توشبوون بە کۆرۆنا هێشتا لە ئاستێکی بەرزایە بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانی و ئامارەکان ئاماژەی خراپیان پێوە دیارەوە تا ئێستاش ئەوەی کە هەیە ئێمە لە کەرتی گشتیەوە تا ئێستا نەماتوانیوە بڵین بێدی تەواو بۆ چاودێری چڕدابین بکەین بەوەی ئەوەی کە ئێمە ئەوەی کە لەبەر دەستمانە دیاری کراوە ینی توانەکانی ئێمە توانای دیاری کراون لەبەرەوە ئەوەی کە دووبارە یەکەینەوە هەموو جارێڵین مەسەلەی خۆپارێزی باشترە لەوەی کە ئێمە بگەینە ئەو قەیرانە بەر لەکردنەوەی دەرگاکانی خوێندن هەموو مامۆسایان هەموو کارمەندانی ناو دەستگاکانی خوێندن و لەگەڵ خۆناغی کۆتاییەکانی خوێندن ئەبێ پێکوتەی دژە کۆرۆنا وەربگرن و لەگەڵ ئەوەشا لەگەڵکردنەوەی دەرگاکانی خوێندنە ڕێکاری تەواوی خۆپارێزی بکرێ بە مەرج بۆ هەموو خوێندرگا هەموو ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگاکە هەڵسەنگانەکان وەکو وتم لە ماوەی ئەم دوو هەفتەیە هەڵسەنگانی تەواو بۆ بارودۆخەکە ئەکەین لەوانەیە بارودۆخەکە بە ئاقارێکی خراپترا بگۆڕێ ئەگەر ئێمە توانیمان بگەینە ئاستی کۆنتڕۆڵکردن ئەوە توانم بڵێم دەستگاکانی خوێندنیش بە ڕێکاری خۆپارێزی تەواوەوە بشکرێتەوە بەلای ئێمەوە زۆر ترسێکی ئەوتۆی نییە.